ئەگەر تا ساڵی 2030 بەرگە بگریت و نەمریت و بمێنیت ئەوا دەتوانیت تا 500 ساڵی تر بژیت. ئەمە پوختەقسەی ڕیمۆند کوریز ڤڵە، زانای کۆمپیوتەر و نووسەر و ئایندەزان و داهێنەر و بەڕێوەبەری ئەندازیاری گوگڵیشە. جا پێشەوەی باسییان بابەتە بکەم با بگەڕێنەوە ساڵی 2006. کوریزڤڵ لە وتارێکیدا گوتی کۆمپیوتەر بە جۆرێک پێش دەکەوێت کە دەتوانین کارەکانی مێشکمان لەگەڵ خۆی تێکەڵ بکات. هەروەها باسی لەوەش کردووە کە بە تەواوەتی دێتە ناو پرۆسەی خوێندن و کارەکانمانەوە. تەبعاً هاتیش و نمونەش سەیری ئەو مامۆستایە بکەن کە چۆن گیری خواردووە بەدەست خوێندکارەکانیەوە چونکە هەمویان ئای بەکاردەهێنن. هەر ئەوەندەش نا، ئێستا دەبیستین کە AI چارەسەری دەگمەنترین نەخۆشیەکانی دنیا دەدۆزێتەوە کە تاوەکو ئێستا مرۆڤەکان نەیانتوانیەوە چارەسەرەکانی بدۆزنەوە. یان بۆ هەر ئەوە کاکە ئێستا تۆ دەتوانی لەگەڵ AI ببیتە برادەر، وەکو دۆستێک و ڕەفیقێکی 100 ساڵی خۆت قسەی لەگەڵ بکەی و متمانەی پێ بسپێری. کەواتە دەرکەوت قسەکانی کوریزڤڵ کە ساڵی 2006 کرد بووی ڕاست دەرچوو. و ئێستا ئەو دەڵێ ئەی نەمگوت کۆمپیوتەر زۆر پێش دەکەوێت، دەی ئێستاش دەڵێم ساڵی 2029 زیاتر و زیاتر پێش دەکەوێت و لە ڕێگەی تەکنەلۆژیاوە دەتوانین تەمەنمان درێژکەینەوە بۆ 500 ساڵ. اینجا نازانم تۆ بڕوات بە قسەکانی ڕیمۆند کوریزڤڵ هەیە یاخود نە.